دەرگای باخی گشتی هەڵەبجەیە و بەم زنجیرە داخراوە. ئەوانەی لێرەوە دەچنە ژوورەوە گەر هاوڵاتی ئاسایی بن پێویستە لەسەر لا بڕۆنە ژوورەوە، گەر شتومەکیشان پێبێت دەبێت دیوارەکە بەکاربێنن. ئەوەنەی بیرم بێت تەمەنێکە ئەم زنجیرە بەم دەرگاوەیە ئەگەر جارجار گۆڕانکاری بەسەر دەرگاکە هاتووە، بەس گۆڕانکاری بەسەر زنجیرەکە نەهاتووە. باڵیۆزخانەی ئوسترالیا لەم باخەدا ڕێگای تایبەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت و شوێنی دانیشتنی بۆ دروست کردوون، بەڵام بەم هۆکارە ناتوانن بەکاری بهێنن. دوای بە دوواداچوونێکی دەنگی ئەمریکا دەرچەیەک بۆ کردنەوەی دەرگاکە دەخرێتە بەردەمیان. سپاس بۆ دەنگی ئەمریکا کە ئەم بابەتەی بە بابەتێکی سەرەکی ئیشی کاری خۆی زانیوە هاتووە چارەسەری بکە. ئێمە بەهۆی ئەم ڕاپۆرتەوە ئەمڕۆ لەگەڵ سەرۆکی شارەوانیە دانیشین و کە پێکە و گفتوگۆکەین. ئێمە چەند پێشنیارێک بۆ جەنابیان ئەخەینە ڕوویەک لەوانە بۆ نمونە ئەم باخە کۆمەڵە پاسەوانی هەیە، پاسەوانەکان ئاگیان لەو کەسانە بێ کە سەردانی ئەم پارکەکەن. دوای گەیاندنی گرفتەکە بە سەرۆکی شارەوانی هەڵەبجە لە ڕێگەی دەنگی ئەمریکاوە بەڵێنیدا دەرگاکە بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە بکاتەوە. هەر لە ڕێگەی دەنگی ئەمریکا بە جەنابتانەڵێم و لەگەڵ کاگمەریوانی بەڕێوەبەری کەمەندامان قسەم کردووە و جەنابیان پێم ڕاگەنەوە تەشی بێنن بۆ شارەوانی لەگەڵ ئەوانە لەسەر هەر میکانیزمی ڕێ بکەین بۆ کردنەوە دەرگام لە خزمەتیان دەرگاکان بۆ ئەکەینەوە زۆر بە ئاسانی ئەمە لە خزمەتیان نابین. شارەوانی هەڵەبجە بۆ هۆکاری ڕێگریکردن لە بردنەژوورەوەی ماتۆرسکیل دەرگاکەیان داخستووە، بەڵام ئەم هەنگاوە ئاستەنگی بۆ هاوڵاتیان بەگشتی دروست کردووە. بڕیارە لەم هەفتەیەدا دەرگاکەش بکرێتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.